کۆنگرەی حزبێکی سیاسی عەرەبیە لە کەرکووک. ئەمە لە چوارچێوەی ئامادەکاریە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. تا ئێستا عەرەب هاوشێوەی پێکاتەکانی دیکە کێشا لە نێوان حزبەکانیاندا هەیە، بەڵام یەکلیستی خەونی هەرێکێک لەو حزبانەیە و لە هەوڵدان بە یەکگرتووی بچنە نێو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاوە. رايح تظهر قريبا قائمة. بەم نزیکانە یەکلیستی عەرەب دەردەکەوێت. ئێوە دەزانن تا ئێستا ڕێک نەبووینە. ئێستا ڕێکەوتوین و بەم نزیکانە بە یەک لیست دەردەکەوین. پێم وایە لیستەکە لیستێکی ترسناک دەبێت. وأعتقد القائمة مخيفة يعني. احنا بصراحة نتأمل انه العرب يحققون. ئێمە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک سەرکەوتنمان دەوێت، سەرکەوتنێک کە تەمسیلی عەرەب بکات. دەمانێت 18 کورسی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەدەست بێنین. نتأمل من 7 مقاعد إلى 8 مقاعد مجلس المحافظة إن شاء الله. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تامسا تا هیچ هاوپەیمانیەکی لە کەرکووک بەدەست نەگەشتووە، نەک تەنها عەرەب، بەڵکو و کورد و تورکمانیش بە هەمان جۆرن و دیار نییە ئاخۆ بە چەند لیستەوە دەچنە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاوە. ولحد الآن لم تردنا أي اسم أو أي مرشح. تا ئەم ساتا هیچ کاندید و هیچ لیستێک بەدەستی ئێمە نەگەیشتووە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. هەرچەندە هاوپەیمانی نێوان هێزە سیاسیەکان لە فەرمانگەی زانیاری لە بەغداد تۆمار دەکرێت، بەڵام هیچ هەواڵێکیان بە ئێمە نەداوە سەبارەت بە هاوپەیمانی هێزە سیاسیەکان. في بغداد ولم تردنا أي معلومة بهذا الخصوص. هەریەکە لە پێکاتەکانی کورد و عەرەب و تورکمان سەرقاڵی خۆ ئامادەکردنن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. بەپێی سیستەمی ئەم هەڵبژاردنەش هەر پێکاتێک بە کەمترین لیستەوە بچێتە نێو هەڵبژاردنەکەوە سوودمەندی یەکەم دەبێت. کارۆن محەممەد کورد، ساد نیوز، کەرکووک.